فەرمانبەرانی گرێبەست بەردەوامن لە گرتبوونەوە و ناڕەزایی. ئەوان بایکۆتی دەوامیان کردووە و ناچنەوە سەرکارەکانیان. فەرمانبەرانی گرێبەست هێڵەبجە داوا دەکەن ماف و ئیمتیازاتەکان ئەوانش بگرێتەوە و بکرێن بە هەمیشەیی. دەژڵێن چەندین ساڵە ستەممان لێ دەکرێت و وە گرێبەست داوامیان پێدەکرێت. ئەوە بەرەو 10 ساڵ ئەڕوا من گرێبەستم لەو دایرە، هەموو ئیش و ئەرک و مافێکمانۆک و فەرمانبەرانی هەمیشەیە، هەموو ئەرکێکمان هەیە لە هەموو لیژنەیەکە بەکارمانێن، ئیش و کارمان پێەکەن. ئەگەر پێویستیشە بۆ حکوومەت مانکە بە ڕسمی مانکە بە هەمیشەیی، ئەم جاوەش مافێکی خۆمانەکە داوایەکەین، خۆ داوای شتێکی زۆر کۆسیش ناکەین، شتێکی زۆر سەرەتاییە. فەرمانبەری تیا 11 ساڵە 15 ساڵە 13 ساڵە و فەرمانبەرانشمان هەیە، ینی دەمێکە لێرن مافیان خوراوە. هەر لە چوارچەوەی ناڕزاییەکان فەرمانبەرانی گرێبەست لە هەردوو قەزای سی سادق و شارەزور گرد بوونەوە و دووپاتیان کردەوە تاکو نەکرێن هەمیشەیی دەست لە داواکردنی مافەکانیان هەڵ ناگرن. لە پێناو بەرقەرارکردنی دادپەروی و پێدانی مافەکانمان چەندین جار یادداشتمان داوەتە لایەنە پەیوەندیدارەکان، وەک لەسەر ئاسی پارێزگاکان و نووسینگەکانی پەرلەمان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. بۆ ئێستاش دەمانەوێت لەم چەند خاڵەی خوارەوە داواکارەکانمان ئاراستەی بەڕێستان بکەین. یەکەم بە هەمیشەییکردنی سەرجەم فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی و خزمەتی ساڵ. دووهەم بە خزمەت ئەژمانکردنی ئەو ساڵانەی بە شێوەی گرێبەست خزمەتمان کردووە لە کاتی بە هەمیشەییکردنماندا. لە 13 نۆی 2021 ئەنجومەنی وەزیران لە نووسراوێکدا کە ئاراستەی وەزارەتی دارایی کردووە بە ژمارە کتابی 10995 داوای تەواوی داتا و زانیاریەکانی کردووە لەسەر فەرمانبەرانی گرێبەست. لە داواکاریەکەدا ژمارەی فەرمانبەرانی گرێبەست و خشتەی بەراوردکاری بڕی موچە بە هەمیشەیی و بە گرێبەستی ڕای وەزارەتی دارایی بۆ ئەم پرسە تێدا جێکراوەتەوە. وەزارەتی دارایی لە نووسراوەکەدا دەڵێت دەتوانرێت فەرمانبەرانی گرێبەست بکرێن بە فەرمانبەری هەمیشەیی، هیچ بارگرانیەک دروست ناکات، بەڵکو بڕی 2 ملیار و 805 ملیۆن دینار بۆ حکومەت دەگەڕێتەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دەڵێ بەدانە مەزراندنیان حکوومەت ستەم لە فەرمانبەرانی گرێبەست دەکات. بۆ پێی یاسا مافی بە فەرمانبەرانی گرێبەست داوە دوای 3 ساڵ لە دەست بەکاربوونیان دەبێت بکرێنە هەمیشەیی. هیچ یاسایەک نییە ڕێگە بە حکوومەت بدا فەرمانبەرێک لەگەڵ خۆی بێڵێتەوە بە نیوە ماف بە درێژایی چەند ساڵێک دوان سیان 4 10 20 چەند تاکە یعنی فەرمانبەر هەیە 15 ساڵ خزمەتی هەیە وەفاتی کردووە، ئێستا نە حکوومەت خانشینیەکە نە لە سندوقی کەرتی تایبەتیش خانشینی هەیە، مناڵەکانی بەبێ بژێوی و بەبێ قوتی ژیان ماونەتەوە. ئەمەی حکوومەتێک کار ڕاست نییە، ئەمەی حکوومەتێک کە چەوتە و بەردەوامیدانە بە سیاسەتێکی هەڵی پڕ لە گەندەڵی. لە هەرێمی کوردستان 24,000 فەرمانبەری گرێبەستن و بەسەر وەزارەتەکاندا دابەش کراون. بەشێک لە فەرمانبەرانی گرێبەست زیاتر لە 10 ساڵە لە فەرمانگەکان داواوشانی هەمیشەییەکان دەوام دەکەن. ئەوان پێیان وایە لە ماف و ئیمتیازاتە یاسایەکان بێبەش کراون، بۆیە داوا لە حکوومەت دەکەن ئەوانیش بکرێنە هەمیشەیی، بۆ داکۆکیش لەو مافەیان بایکۆتی دەوامیان کردووە. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.